بەڕێزان پێنێ بۆ پێنجەمین جار هەوڵی تیرۆری مەکی ئامێدی درا و خۆشبەختانە و جارش پێ قوتار بوو و لێش قوتار دەبی ئەزانن بۆ لەبەرەوەی اختراقی پارتی پاراستن زۆر گەڵحۆن بە جددیمە کورە هاوڕێیان ئێوە هەندێک وە هەمتان هەیە بە قورعام ئەوانەوانی یەک اختراقی مەکی واتە اختراقی دەستگا ئەمنیەکانی ئەڵمانیا هەمن هەر ئەوەندە دەبێت یعنی قورسە بە پارتیش واز نازانم مەسعود تەمەنی 79 ساڵە کوڕەکانی وا لەسەر لێواری ڕووخان و گۆڕانکاری گەورەدان کەس هەر واز ناین با بەردەوام بن چەندە تیرۆری سەردەشت و کاوە و سۆران لۆیان بۆ بەڵا کە ئەو شیارەی خەڵک کە ئەو تووڕێی خەڵک کە ئەو بێجەماوەربوونەی خەڵک بەشی بزادەی ئەو خوێنی ئەو شەیدانەیە ئەوە خاڵێک لە خاڵەکان بە هەر حاڵ بەڕێزان ینی مەجموعە کەس دوێنێ هەوڵیاندایە هەمویان جیرانە هەر ئەوەندە دەڵێم زیاترە من ناتوانم بڵێم چیچانی تێدایە عەرەبی تێدایە ئەوە پۆلیسی ئەڵمانیا لەژێر لەو کۆڵینەوەدان دوو مەکیوانە بووم پارتی وەی لێ کرد من قسەیەک بە ئەوە بکەم نەک لەبەرەوەی مەکی هاوڕێمە هەچەندە ئەو مەکی ئەمە قادرم بەڵام ینی بە ویژدان بڵێن مەکی پارتی وەی لێ کردی ئەو ئەگەرە لە خۆی 2020 بەر لە 2020 بڕۆ سەیری نووسین و تێکست و ڤیددیۆی مەکی بکەم بزان ئەو زمانەی هەبووە دەستی لە بۆ ئەو بڤانە دەبرد نەخێر هەوڵی ینی پەیامەچیدا باشونە بیرەوەتی ئەو بەدەل بەرواری و شێروانی و ئەو دەمی بەدەل زیاتر پدا گیرا بوو لە ئەوەی مامۆستایان بەری بدەن بەریان نەدا شتێکی بڵاو کردەوە باسی شتێکی سادەی ماڵی بارزانانی کرد قومبەلەیان لۆنارد لە ڕێی پاکێتێکەوە گومان لەوان دەچوون ئەو پاکێتە پۆست بوو دوو مافیای ئەوروپای شەرقی کوڕەکەی کردبەوە بە ڕێک کەوت ئەو نەی کردبەوە ئەگەنا دەیاندایە و بێگومان پێدەچوو قومبەلە لەوە پۆلیس گوتی هیچ پۆستێک لۆمەکی نەهاتیە ئەو جلەی پۆلیس پۆستیان لەبەر کرد و مافیاکان بوون و پۆستی لۆ نهاتی بەدەست بارحال لەوەی گەڕی کرد ئەو چەند تون بووم ماڵی بارزانانی ئەو زارویستن هەوڵێنە ماڵی بسوستێنن بە ڤیددیۆ هەیە و بڵاویش کردەوە خۆی بەخۆی لە بەیدەگەی خۆی گرتی کرد ئێستا ئەو جارش گرتی پێدەگری من نازانم چ دەکا بە جەددیمە بەڵام کاچ خۆم هەموو خەتای خۆتانە بە جەددیمە ئەنگۆ تێدەگەن ئەڵە دەبینیە بە گرتن کوشتن قەت وەسیلەکتان نییە پەنجاو ئەوەندە شکایەتیان لێ کرد لەسەر ئەوەی لە محکەمەی ئەهلی شتیوالە لێیان کردێکە یانی مەسەن گوتی سیداد بارزانی دزە دەرێ بەڵگەت چێەیە ئەوە تەزویری هەیە نییە ئەوە زۆڵە لاتە لە یەک لە برازاکانی مەسعودی پێی گوتێ زۆڵە بەڵگەی فەرمیان ئەمە هینایە درەوە زۆڵ نییە بڕوان پێ بکەن ئەو شکایەتانیان زۆر لێ کردیە بەڕێزان اختراقی مەکی اختراقی وەزارەی ناوەخۆی ئەڵمانیایە دەبتە سکانداڵەکی زۆر گەورە تیرۆ ڕەنگی بکرێ بەس ینی ئەوەی ئێستا هەیە من هەر ئەوەندە دەڵێم زۆر ئەوەیە دووش یەکێک لە هۆکارە سەرچیەکانی ئەوەی ئەم بزانم واتە بەدوات گفت و گۆشمان کرد سکالای ئەمریکا ئەمە هیچ کە قسە لەسەر ناکرد من بۆ خۆم هیچکە تا شتێک نێتە ئاوا دەست و خۆش بڵێ و ئۆن بەڵام گورزێکی زۆر گەورە ماڵی بارزانانی بە خۆیان دەزانن لەو ماوانە لێیان دەدرێتن لە بوارە لە یەکێک لە بوارەکان ئەوەی لە مەکی ڕەنگی بزانن بۆیە ئەو هەوڵەیاندایە و دەنگدانەوەی گەورەش دەبی من قسە ناکەم هەتا نەکەیتە ناو میدیا لەبەرەوەی ئەوە نەبوو ئەو چەند جارەکانی کە دەیان کەسەیەدر نەبوو ئەوە یەکێک لەو هۆکارانەیە کە گومان دەکەن خۆشیان دەزانن هەوڵەشی زۆریشیاندایە نەگاتە ناو میدیا بەس دەگاتێویم بزانم لەو دوو هەفتەیە دەبێت ئەوە بیتن خاڵش کۆتایی کەس بڵێم بەوری مەکی و هەر هەموو دەنگەکانی تر لە ئەوروپا خەبات دەکەن لە پێناوی ئازادیە هەتا لە پێناوی ینی دادپەروەری ڕێگری لە دیکتاتۆریەت ئەوروپی کورە زۆر شەرمە ئەو هەموو خەڵکە خۆی پێ ئازادی خوازە مەسەلەن کاک شێرزاد حەسەن دەنگەکی جوانە و جێگای ڕێزیشە لە بوارە قسە دەکاتم واری زیاتر کۆمەڵایەتیە هاوڵ گوتی هەوڵی تیرۆرم درا براڕۆ ئەرز و ئاسمان خۆم لێمان بووە ئازادی خواست بەس مەکی ئامێدیەک پێنجەم جارە لەو ئەوروپایی هەوڵی سوستانی ماڵی درا بە سوتفاانی دەرگاکە نیوەی ئاسن بوو نیوەی پلێت بوو نیوەی دار بوو ماڵەکەشی بەرد بوو بەخۆشیان بە خەبەراتن و ئەو
کورە خۆ دوو ڕۆژم ئیدانەی نەکرد، دوو حزب ئیدانەی نەکرد، دوو بەرپرسی بەناو ئۆپۆزیسیۆن ئیدانەی نەکرد. ئەو جارەش باشە بە جددی چه ئۆپۆزیسیۆن ئەتو نەوێری لەو ئەوروپایی کە پارتی لە داعش خراپتر پەنا دەباتن هەوڵ دەداتن مەزەرەن تیۆری خەڵک بکە لەو ئەوروپایی کە شارستانێتی ئەوروپا دەوێت تێک بدە، شارستانێتی ئێرە لەسەر بنیادنی دیموکراتی. تۆ بە خۆ دەڵێ ئۆپۆزیسیۆن بە خۆ دەڵێ ڕۆژنامە نووس کەسێک وەسیلەی وای لەگە بەکاردێنێت نەوێری ئیدانەیەک بکە بە خۆت برێ ئازادی خواست، دیموکراتی خواست، ئۆپۆزیسیۆن بچیتە ئەو پەڕیوە چێ خوایەک وەچی عەشیرەت گەری تەلەفۆنی لە بۆ مەکی بکەی وەختی خۆی لە بۆ مەشرەکرا بەرمونەم ینی دەردی خۆمە دەیان لەو سیاسیان تەلەفۆن لە بۆم کورە براکەم شەرم بکەن ئیدانەیەک بکە خۆ دنیا کورە بابە پارتی وەڵڵاهی ئەو وەحمە گەورە نییە ئەی ئەنگۆتەی دەگەن ڕاستە دەست لە بۆ هەندێشت دەوەست کورە بەراوە خۆرشی تەرچی کورەوە قسەی بکەن خەڵک ناو کوردستانە هەزار ڕەخنەیان لێگرن پارتی کۆر نمایە 12,000 کەسی فرێدا تا زیندانەکانی ئاکرێ و سەری ڕەش و بەکەیف خۆی سەرۆک عەشیرەت بگری ئەوە بکاو شەقلەیەکێک دەدا دەکەویتە ناو میدیا سۆسیال میدیا بوویتە گەورەترین لەمپەر ڕێکخراوی جیهانی ڕەوەندی کوردی خەڵک وشیاری خەڵک پارتی نماوە هەندا و وەحمەک دروستکرایەوە هەمووشی ئەوەی یەکتر ناو قەدی یەکتر قوڕە قسەمەکە دەدگری ئەلەو ترسنۆ چێ ئەلەو جەوەی پارتی دێتە ژۆرێ بەردەوام دەبی دەنگ هەڵبڕە بە قوربان نەک لە بۆ مەکی هەر دەنگێکی جوان کاتێک ڕوبەڕووی مەرگ دەبتەوە ئەی باش هەر شەرم کو لە خۆت ناکە ئێمە دەیان کەسی ئیسلامی بووە دژە بیر بووە هەر ئیدانش هیچی خۆم ناڵم مرۆڤ فعالیت بکە بەس تۆ کە خۆت دەرێ ڕۆژنامە نووس ئۆپۆزیسیۆن مینبەری ڕاگەیاندن خەڵە ڕۆشن بیر نەوێری ئیدانەیەکی وا بکەیتە لوتت بەرزە ئێوە ئەمە سابیت لەوە ناکەین یان ترسنۆچیان هەڵپەرستی و وەرتیلە بۆیە شەرم بکەن و هاوکات ماڵی بازانی چ دەکەن دڵنیابن ئەو شتانە بەس بەنزین بە ئاگری مەکیدا دەکەن یعنی وەی لێ دەکەن گرتتربی من نازانم چ دەکەن حەدای هەموو تیرۆرشی ئەویش گورزی گەورەتری لێتاندا لەبەرێسە فەردێک دەتوانی ئەزیەتی ئەمریکا بدە بەرە کاکە ئەو یەکلیکس 1000 جار باسمان کرد